روز باش لهر جهان دوين تماشاوان و گهدارن من هجا گلستان محمد امینم ده و صبحا نوده جمن دست بک هفتیه یاش برکوی روی کمی روزا دوباره دوی هفتیه داد گلودم حتی که روزا پنجشنبه وقت میم چندین باباتون جاران آمادت کن داکم ده و دمش مردد گل هفدو بشوپینن بالا دکشنن لسر بویر انکو رو داوین هری نزیک جروجا ما تشکیت خنسر زانیاریان سرور دگرن هر وها چندین بابت هم جارن مهنه کو جنوا کردستان و دروی کردستان همه دیگر هفدو بشوپینن دست به که جوک تمیم به کردن و چه که دست بکن کرم کن. لگر کوهاتی راگهاندن دو هفته ینده 1909 تشبین ویروس کرونا الاسلامانیه چهار سری ورگرتنه دکتر صباح حورامیر و برای گشتی تندرستی اسلامانیه را دیگینه کده اما دو هفته ینده 1909 تشبین ویروس کرونا الباجار اسلامانیه چاق بونه و شیاندنه مالن خواه رو برای گشتی تندرستی اسلامانیه راگهانجی کوج 13/5/2020 و حتی کنه ها 2857 تشبین ویروس کرونا لپارزگاه اسلامانیه چاق بونه. نوچین دلخوشکر تمید لمروف دلخوش دیکن لیوی جاره دادگاه لکولینا هولره یادداشتنامه دستگیر کردن آنکو گرتن جوبو سوران عمر درکر لگور یادداشتنامه سروکاتی دادگاه تی هوچونه یا نافچه هولره کو هاتبو آراسته کردن جوبو دادوانن و هزن پلیس لگور حکم ماده 433 جیاسای سزادان عراقی هجماره 111 سال 1969 فرمان هاتیه درخستن جبو دستگیر کردن سوران عمر وقت تومت بار و هر وها برادست کردن جبو دادگاهه لگور کو هاتیه زانین لبنگها پلیس خانقه سکالا لسر هاتیه چمار کردن و هر وها در کردن بریارا دادگاه جبو دستگیر کردن سوران عمر اندام پارلمان کردستان ج فراکسیون کمال اسلامی کردستان پشتی وکته کل پارلمان کردستان پارزبندی لسر هاته هلانین لاریکی دن کنسول مصری یکول هولره بو کوچه داویه کرد و حکومت هرما کردستان جی پرسنامه کاراسته وی ولاتیت که وزارت دربیا مصری راگهاندیا و بلافکریه کو احمد جهاد حارسی کنسول ولات مصری لهولره بنخوشیه لپایتخت مصری القاهره کوچه داویه کرد راگهانجی کو احمد جهاد سیمبولا کارکرن و تکوشانه بو دپینا ولات خود و برجاهیه هیام کارکرنه دناف دیوان وزارت درو و هروها شان دن دیپلمات کاری ده خدمت برچاو کریه حکومت هرما کردستان جی برکوچا داویه کنسول مصری لهولره پرسنامه که آراسته بی ولاتی کرد. لسر روشا خوندکاران لویجار وزارت پرورده عراقی بریارده که خوندنا ایسان بدرشوی گشتی ارزومندانه دل خواه هجمار بکه چاوا امنها درجه های دناس بکن وزارت پرورده حکومت عراقی راگهاند کو و آوان خوندنا سالا 2019-2020 بدرشوی گشتی هجمار بکه جوان خوندکارن کنا خوازن تستن خواه آنکو تاقی کردن خوین خوله کم و دوم انجام دن راگهانجی کو بریاره درشونه گشتی ارزومندانه یان کو بدل خواه البر چاو گرتن سلامتی خوندکاران و هروها روشا تندرستی ولات ابریار هاتی درخستن تکازیجی لسرویکیت که کو هر خوندکاره که بخوازه کو تاقی کردنا انجام ندان کو تست خون انجام نده دوکو امضای دایک آن باو یان بخیوکر بینه حتی کو دوورا اوینا نخننا تستان ده و تاقی کردن خواه انجام نده و هروها داوی و دا آنکو دمج بو ورگرتنا دا خوازی آوانه حتی 26 و هیوه. بگمان افد دمکی دبو که حکومت هرما کردستانه بری دمک اف بریار درخست بوش بر روشا تندرستی و برچاف گرتنا رنماین تندرستی جبلی پولند 12 این که تاقی کردنوان حتنا انجام دانی روی کشوان جیم مجارمه او یک مجارمه لیم بردامی تکن لسر نوچین خو فرمانده گشتی حسد رادگینه کار فرمانده یک من دالان انکو زارو کن و کچک در ورگرت به سزادان مظلوم عبده فرمانده گشتی حسد راگهاند کو هر زارو که گدناو یکینین سربازین حسد ده
هەبێت دەبێت و بێڕادەستکردن ئانکو بەگەڕاندن ji بۆ مالاخوا هەروەها ئەوی فەرماندەی سەربازی ڕاگەهاندجی و هەر فەرماندەیەکی سەربازی زارۆکان وەک چەکدار و وەرگرتبن ئەوەی بتوندترین شێوە بێنە سزادان. عەبدی ئاماژە بۆ یەکێژی کرد کو هێستا پلاناوێنە نینە کو زارۆکێن ژێر 18 ساڵی وەک جەکدار وەربگرن هەروەها تێکهەزیژی تکە کو ئەوەی لێکۆلینێن هور لەوێ دەربارەدا بکەن. گشتیە بوو نوچێنمەین کو دەوێت بەدەمە دگەل هەبدوو شۆپاندنە من هاتەڤلی بابەت و مژارێن خۆ ببن دگەل بێ. بێجەمە بەحسە پۆلی 12 دیگەر و بتایبەت هیچ وەختێ تێستان و تاقیکردناندا ئەف مژارەکە هەر ساڵ تێ بەحەزکردن ڕاستەنە تشتێکی تازەیە لێبە لە گەلێک پێویستە کو هەن مژار هەبن زوو مرۆڤ ببیرەخۆبینێ چوونێکل سەر بکێ هەن زانیاریان تازەل سەر وەربگرێ ji ber ku jiyan berdewam di pêşveçûnê de ye dibe ku mirov jî timî xwe update bike yek ji wan mijarên herî giring jî stresan ku di li rawkeya derûniya saykolojiya bi taybetî ji bo xwendekaran dema ku xwe amade dikin ji bo taqîkirinan ji bo têstan herweha destانîne nimreyeke berz berovajî jî tirsa û fişareke derûnî zêde li ser wan heye ku bibe agera kembûna xewiyê û herweha yanî wê gelekî mandî derkevin ev jî wa dike ku beşek ji qutabiyana ku xwendekaran nikarbin xwe baş ji bo taqîkirinan amade bikin. Çend rê hene da ku xwendekar bikarbe bi baştirîn şêwe xwe amadeke ji bo taqîkirinan hêvîdarin ku ew xwendekar van xelan li ber çav bigirin. Yek ji wan ew ya herî giring jî rêkxistin û paqijkirina cihê xwendinê ya ku taybet e bûyî xwendekarî. Her wiha pêwîst e xwendekar jî giringî bi xwarina fêkî û mîwe bide. Ev xala herî giring e bizanin kîjan mîwe ji bo mêjî baş e dibêjin ew ku şikilên mêjî didin ew başin ji bo mirovan. Pêwîst e xwendekar rojane werziş bike, rahênan bike. Herweha xwarinên ku şekir zêde têde hene û xwarinên şîrîn gelekî kêm bike û her dem ji mêrekê maweyekê an ku demekê ji bo xwedanê heta ku pişûyekê werbigire. Herweha giringîdan bi xewtina êvaran bi razana êvaran bi taybetî û herweha xwe dûrxistin ji direng razanê an ku xewtinê ev xala herî giring e pêwîst e dabî demê xwe destnîşan bike yanî bi rastî yek ji wan mijarên herî giring ku mirov pêwîst e timî bi bîra xwe jî bêne ew e ku rotîn. Dema ku mirov li ser rotînekê radê ez bawer dikim êdî dibe beşek ji jiyana wî nenev heman tişt jî ji bo xwendinê em karin cîbcî bikin bikin rotîn û wextekî zû derazin û zû jî rabine ser xwe. Vêca her li ser vê mijarê me xwastem digel kesên pispor biaxivin û hin pirsan araste bikin bêguman heta niha jî hinek pirsîl cemin hene ez dixwazim zanibim çima di dema taqîkirinan de em tûşî fişar û strêsê dibûn hokar çibû çareserî çi ye dayîk û bav çawa serederiyan ku reftarê bikin digel li vê rewşê de an Covid demê diyarî kirî aniha jî birêz Dr. Bextiyar Talebanî ku bixwe mamostaya zanîngehê û pisporê geşepêdana miroviye ji bajarê Silêmaniyê ji stûdyoyên me لێ دەرێتبا دکتۆر بەیانی باش بەیانیت باش و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ بەڕێستان بۆ بینەرانی عزیز gelek spas zۆر سپاس دکتۆرە وجا پرسیارێکم لە مشکدا لە دوێنێەوە کە باسی تەوەرەکە کرا ئەوەیە کە بۆچی دایکان و باوکان هەڵەی دایک و باوکی خۆیان دووبارە دەکەن لەگەڵ منداڵەکانی خۆیان بە تایبەتی لە کاتی تاقیکردنەوەکاندا ڕاستە تەبەن لە وڵاتی خۆمانە بە حکمی ئەوەی تاقیکردنەوەکان و بە تایبەتی تاقیکردنەوەی دوانزەی ئامادەی قۆناغێکی زۆر هەستیارە قۆناغێکی زۆر بە گرنگ و ئەژمار دەکرێت و وا حساب دەکرێت کە قۆناغی یەکلابوونەوەیە و قۆناغی بڕیاردانە بۆ داهاتووی ئەو قوتابیانە بۆیە زۆر جار حاڵەتێکی نەخوازراوی فشار دروستە بێت سترێس دروستە بێت و لە هەموو
کتێبە زانستیەکان و لە هەموو توێژینەوەکانیشە باسەوە دەکات کاتێک کە فشار دروستە بێت کاتێک کە سترێس دروستە بێت زۆر جار قانون و شت پێشێل دەکرێت زۆر جار بێتاقەتی و ناڕەحەتی ڕوو دەکاتە خانەوادەکان کەسەکان مرۆڤەکان بۆیە زوات تەسەورەکەم کە بە هەمان شێوەش دایک و باوکان ئاوان بە حکمیەوەی کە کچێکی هەیە یان کوڕێکی هەیە ڕەنگە 12 ساڵە خوێندوێتی هیوانێت چەند ساڵێکی تریش ماوەتەوە ئەوەندە ساڵە چاوەڕی ئەو 15-20 ڕۆژاکە بۆیە فشارێکی زۆر هەیە ینی من خانەوادە دەناسم مناڵەکان چەندە لە ژێر فشاران دایک و باوکەش ئەوەندە فشارن بۆیە زەخت زیاتر لەسەر مناڵەکان دروست دەکەن و کێشە زۆر جار بێتاقەتی دروستە بێت. دروستە ئەوجا دکتۆر کەواتە دەتوانین بڵێن هەندێک ڕفتار هەیە کە دەکرێت ببێتە عادات و تەقالیدیان و چژر دوێژن کللتور دناوا خەلکێدا دەماکو بۆ نمونەوە کوجل و بەرگە زمانە سلافکردنا هەموو تشت کللتورێن جوواکینە بەڵام لەوانەیە هەندێک ڕفتاریش هەبێ ببێتە بە کللتور کە دووبارە بکرێتەوە بەڵام دێرەدا حەزەکەن باسی ئەرکی خێزان بکەین لەو 20 ڕۆژەدا یان و لەو 40 ڕۆژەدا کە قوتابی خەریکی سعیکردنە خوێندنەوەیە و ئەنجامدانی تاقیکردنەوەیە ئەرکی خێزان لێرەدا چییە؟ ئەرکی خێزان بەڕاستی ئێمە زۆر جارش وتومان ئێستا دەڵێن بەخشینی وزەیە بە منداڵەکان ڕەنگە بە ڕێزێک کەسە سەری بەرنامە کاڵێ بەخشینی وزە چیە دکتۆر تەنها خواردنە نەخێر وزە زۆر جۆری هەیە خاڵی یەکەم دابینکردنی ژینگەیەکی لەبار و گونجاو بۆ ئەو منداڵانە جا ژینگەیەکی لەبار دوور لە ڕاگەیاندن دوور لە هەواڵی ناخۆش دوور لە ترساندن دوور لە بێتاقەتبوون دوور لە هەڕەشەکردن و دوور لەو قسە با بڵێن ڕقانەی کە زۆر جار بە منداڵ و بە خانەوادە دەوترێت کە منی سالعان دوێنە کە ئیمتحان کراوە قوتابیەک بە گریانەوە تەلەفۆن بۆ منەکاڵە دکتۆر دایک و باوکم زوو ئەڵێن ئێمە چاوەڕێی دکتۆری بووین بۆ تۆ قوڕت کرد بە سەرمانە تۆ ژیانی ئەمەت فەوتان تۆ داهاتوی خۆت فەوتان کەواتە جاری وایە وشەیەک دێڕێک تعبیرێک و دەستەواژەیە کە دایک و باوکان بە منداڵەکانی ئەڵێن ئەو هۆکارێکە بۆ لە دەستدانی وزە کەواتە خاڵی یەکەم زۆر گرنگە ژینگەیەکی لەباری بۆ بگونجێنن خاڵی دووەم کە زۆر گرنگە عکسەکەشی زۆر ڕاستە وتنی وشەی کاریگەرە وتنی وشەی پاڵپشتیە کە تۆ بەهێزی تۆ بە قوتی تۆ هیچت کەمتر نییە لەو کەسانی کە توانویانە داهاتوو بۆ خۆت دروستکەی ئێمە گومانمان لە توانەکانی تۆ نییە ئەگەر ئیمتحانێکش تەنانەت خراپبی خۆ تەنها ئەو ئیمتحانەت چارەنووسی تۆ دیاری ناکات چەندین ئیمتحانی تر هەیە کەواتە ڕوونکردنەوەی بابەتەکە ڕوونکردنەوەی ئالێت و شێوازی جوابدانەوەکە و زائیدەن نەترسانیان لە داهاتوو ئەوش بخۆی خاڵێکی زۆر گرنگە کە دایک و باوک بیکەن خاڵی سێم کە گرنگە حاڵەتی مثلەن بارودۆخی کۆمەڵایەتی خێزانەکە ینی بەڕاستی زوڵمێکی گەورەیە لە کاتی ئیمتحاناتە بە تایبەتی ئێستا ئیمتحانی پۆلی 12 تاقیکردنەوەی 12 قوتابی عەزیزەکانە لەم کاتەیە دایک و باوک کێشەی خۆیان یەکلایکردنەوە یان لەم کاتەیە مەسەلەی سیاسەت و مەسەلەی نەبوونی و نەداری و کێشە کۆمەڵایەتی و خێزانەکان باز بکرێت کە زۆر حاڵەتی ئاوا کە من جۆجا تەلەفۆنم بۆ دەکرێت کە هەستەکەم دایک و باوک یان بە فرسەتی ئەزانن یان لەواچێ زانیارییان نەبێت کە چەند کاریگەری لەسەر منداڵەکان دروست دەکات دەمەدەمێک شەڕەشەڕێک قسەیەک و کۆڵە قسە بەزکردنەوەیەک جمێندانێک هەرچیەک لەو بابەتانی کە زۆر جار بەداخۆ لە خوانەوەدەکەی کە ڕەنگە ئاسایی بێت هەموو خانەوەدێک شەڕ و ئاژاوی تیا بێت بەڵام بۆ کاتی تاقیکردنەوەکان بڕاستی ئاسایی نییە و زایدەن مەسلەی میوان و مەسلەی سەردانیش کە خۆشببختانە ئێستا لەبەر ئەم باردۆخە تۆزێک کەم بۆتەوە بەڵام ئومێ دەکەین ڕاستە بەشی کۆمەڵاتی بۆ خۆشتێکی گرنگە بۆ خانەوادەکان بەڵام لەم کاتیا دەبێت زۆر بەکەمی بێت ئەوجا دکتۆر ڕۆڵ و ئەرکی دبستان ئەنک و قوتابخانە چییە لێرەدا کە باسی ئەوە دەکەین سترێس و فشاری دەرونی لەسەر قوتابیان کەم بکرێتەوە بەڵام لە قوتابخانەش کاریگەری زۆر هەیە لەسەر ڕۆژی دەرونی قوتابیان چۆن دەتوانن دبستان قوتابخانە لەگەڵ ماڵبات خێزان یەک دەست بن بۆ ئەوەی هەوڵ بدەن ئەو کەسە سەرکەوتوو بێنەک بیر و خێنن تەبەن ئێمە بەداخەوە لە وڵاتی خۆمان ئەوە داخێکە کە هەمیشە ئەو داخە هەڵدەکێشین هەمیشە قوتابی ئامادە دەکرێت بۆ نمرە ئامادە ناکرێت بۆ ژیان ئامادە ناکرێت بۆ هەنگاوەکانی سەرکەوتن لە ژیانە بۆیە خاڵێک کە زۆر گرنگ و مهمە کە من بە نەقسی دەبینم هەتا تەنانەت تەلەبەش کە دێتە زانکۆش لە لای ئێمە هەیە دوای تەخەڕوجی زانکۆشی ئەویش بریتیە لە متمانە بەخۆبوون لە هەموو بڕۆ کتێبەکان و ئەو کەسانی کە کەسی سەرکەوتون لە ژیانە ژیانیان بخوێنەرەوە یەکێک لە خاڵە زۆر گرنگەکان کە پایەیەکی زۆر
گەورەی سەرکەوتنی ئەو مرۆڤەیە بریتێ لە متمانە بەخۆبوون. بۆیە من قوتابی دەناسم و هەمومان ڕەنگە من تۆ هەمومان بینەرانیش بیان ناسێت لە چواردەورمانە هەیە ڕەنگە زۆر زیرەک بێ و ڕەنگە ئاستێکی باشیشی هەبێت و ڕەنگە هەموو بابەتەکانیشی تەواو کرد بێت، بەڵام یەکێک لە پایە گرنگەکان کە پایەیەکی زۆر گرنگە بۆ سەرکەوتن کە بریتێ لە متمانە بەخۆبوون و هونەری بڕیاردان و هونەری هەڵسوکەوتکردن لەگەڵ ئەزمەکانە لەگەڵ بێتاقەتیەکانە بەداخەوە ئەمە ئیشێک و کارێکی قوتابخانەیە و مامۆستاکانە کە بکرێت کە ڕەنگە بەڕێوبەر و مامۆستاکانی زۆر جار ئەو گلەیە بکەن بڵێ دکتۆر گیان مەجالێک نەهێڵدراوەتێمە ئەو حاڵەتەمان هەیە کە بەداخەوە با بڵێن لێرەوە کە پەیامەکە ئومێد دەکەین وەزارەتی پەروەردە بیبینێ. وەزارەتی پەروەردە وانەکانی داناوە بۆ قوتابی، یعنی قوتابیە کە دەچێتە ئامادەی کە پێش زانکۆیە کیمیا، فیزیا، ئەحیا، بیرکاری، عەرەبی، ئینگلیزی، شیعر و زۆر شت دەخوێنێ، بەڵام وانەیەک نییە بۆ وانەی سەرکەوتن لە ژیانە، یان بە ناوی گەشەپێدان یان بە ناوی ئەتەکێتەکانی ژیان کە ئەم گەنجە ئامادە بکات. ینی من گەنجە ناسم دوێنە پێرە کە ئیمتیحانی کردو، پێم وایە ئیمتیحانەکە دوێنە بوو کە ئیمتیحانی کردووە خراپ بووە، ئێستا تەواو کۆڵی ئەژنۆی شکاوە ئەڵێ تر ئیمتیحانەکانی تر ناکەم. کاتەم بەڵگەیە لەسەرەوەی کە ئەم گەنجە جوانە کە تەمەنی 18 ساڵە ئامادە نەکراوە بۆ ژیان بە یەک فەشەلێک بە یەک شکستێک و کۆڵە خەریکە هەموو ژیانی خۆی لە ناو دەبات. ئەبێت بۆ کۆڵێت داماوی بۆ ئەم گەنجە کە لە داهاتووە چۆنە بێ ئامادەسازی تیابێ بۆ ژیان. بۆیە ئەو جۆرەوانەیە ئامادەکرێت. خوانەکانی هیواداری نەوشتە قەتڕ و نەدا، بەڵام زۆر قوتابی هەیە کۆتایی بە ژیانی خۆیان هێناوە چونکو نمرەی باشیان وەرنەگرتووە، فشاری خێزانی زۆر گرانیان لەسەر هەبووە. بەڵام با باسی هاندان بکەن. ئێستا ڕۆڵی خێزانەوەی کە منداڵەکانیان هان بدەن، ئەگەر بە شتێکی بچووکیش بێ لەوانەیە یان هەر کەسێک لە توانای دەنە بێشتی گەورە پێشکەشی بە منداڵەکەی خۆی بکە، بەڵام لەوانەیە شتێکی بچووکیش بێ بە هاندانەوە منداڵەکەی خۆی هان بدە بۆ ئەوەی باشتر بخوێنێ و نمرەی باش کۆ بکاتن. چین ئەو ڕێگایانەی هاندان و یاخود تەحفیز لە جیهانە ئێستاکی بەڕاستی ڕۆڵ و کاریگەریکی زۆر گرنگی هەیە. ئێمە خۆمان دەزانین وەکو دکتۆرێک کە شارەزاین لاشەی مرۆڤ ڕەبتی هەیە بە هۆرمۆناتەوە، هۆرمۆناتیش ڕەبتی هەیە بە شێوازی بیرکردنەوە، شێوازی هەوڵدان و ڕەبتی هەیە بە خەو، بە خواردن، بە ئیشتیها، بە بڕیاردان، بە بیرکردنەوە، بە زاکیرە، بە لەبیر نەچوونەوە. بۆیە هاندان خاڵێکی زۆر گرنگ و موهیمە کە ئومێد دەکەم دایک و باوکەکان نەک تەنها بۆ تاقیکردنەوە بۆ هەموو ژیانیان بەڕاستی بەکاری بێنن ئەو زمانەی کە کەمتر دایک و باوک ئێمە گرنگی پێدەدەن و ڕەنگە ئەگەر هەشیان بێت و حەزیشی لێ بێت دایک و باوکان کەمتر دەزانن کە وشەکان چەند گرنگ و موهیمە. ئێستاکێ لە هەندێک لە شوێنە لە هەندێک لە سەرچاوەکانە دەیخوێنەوە دەڵێ کاریگەری وشە زۆر گرنگتر و موهیمترە لە کاریگەری زۆرێک لە شتەکانی تری ژیان. وشەکان کە لە بەیانی زووەوە کە شێرەکەی خۆم هەڵسە قوربانت بم لە دوای سعات 9 پێی نەڵێ هەچەند سەی چڕ و چاوتەکەم و هەچەند سەی دەم و چاوتەکەم بەخوا هیچ بە هیچ ناکەی بڵێ قوربانت بم بە دڵنیام داهاتوویەکی زۆر باش و چاک و مەزبوطت دەبێت. دوایی کە لە کاتی خوێندنە بڵێ زۆر باش و چاک دەخوێنی و بە دڵنیاییەوە تۆ هیچت کەمتر نییە لەو کەسانی کە وەکو تۆ پۆلی 6 بوونە. دوای تۆزێکی تر بوون و نەمەسەرن ئەوێ بخەوێ ئەزیزەکەم قوربانت بم خەو زۆر زەرورە، ماڵەکەم کچە جوانەکەم کوڕە جوانەکەم پشوویەک وەربگرە بۆی باشتر و بەقوتر و بەهێزتر بی. دوای دیسانە ئەوجاکە هەڵەسێتەوە دەسەکا بە خوێندن کچە جوانەکەم کوڕە جوانەکەم میوە بێ شەربەت بێ چیت بۆ بێنم بۆی تۆزێ ئیسراحەت و ئاسوودە بکە. ینی ئەمانە هەنگاو بە هەنگاو لە خەو هەڵسانەوە هەتاوەکو ئەو دقیقە منداڵەکە دەخەوێت دەبێ وریای وشەکان بیت. بە تایبەتی لەم قۆناغەیە لەم کاتە هەستیارەیە زۆر گرنگ و موهیمە. وشەکان زۆر کاریگەرترە بۆ گەنجەکە بۆ ئەو کچ و کوڕە جوانانەمان کە ئەخوێنن. ینی وشەیە کە تۆ مەبەستت هیچ نەبێت. ینی بە تایبەتی دایک و باوک ئێمە زۆر جار بە حسابی خۆی من زۆر جار هەنێ وشەم بیستووە ئالاساز ئەڵێ دکتۆر بۆیە وام پێوتووە وتومە بەشکم تەرجیع بێ. ینی بۆ من مەسەڵێ ئەگەر نەخوێنی قوڕەکرێ بەسەر تا ئەگەر دەرەجە نێنی ئەبێ هەتا مردن کرێکاری بکەی کە ئەمە بۆ خۆی وشەگەلێکە. دایک و باوک زۆر جار وا تەسەورەکە ئەگەر ئەمانە بکات مناڵەکە تەرجیع بێ، بەڵام بەعکسەوە مێشکی بەعکسەوە وەری دەگرێت و ئەمە هۆکارێک نییە بۆ تەرجیعکردن. تۆرە بە نێگەتیڤ مەیڵێ بە پۆزتیڤ بیڵێ. پۆزتیڤەکە ئەوەیە کە بە ئیجابیانە بیڵێ کە هەمیشە گەشتبینم بە تۆ، هەمیشە هەر لە دینە ئێمە خوای گەورە فەرمێت تەفاعەلوا بالخەیر تەجیدوه، واتە هەمیشە گەشتبین بن و ئومێدبەخش بن و ئومێدی باش لە کەسەکان بکەن بە دڵنیاییەوە تۆش باشتر و چاکتر لە مادام گەشتبینی بەرامبەر بەخوای گەورە گەشتبینیش بەرەو ڕوود دێت. دەربڕین بڕیار دەدا کە ئەوە هاندانێکی دروستە یان دروست نییە، بەڵام لەرەدا خەڵکی زۆر گرنگ هەیە دکتۆر ئەگەر باسی لێ بکەن
قوتابی خۆی ئامادەیە سعی بکە بخوێنێ؟ چونکو دەبینین زۆر داک و باوکان زۆر زەحمەتی دەبینن لەگەڵ منداڵەکە. بەڵێ ئێستا لەم دقەیە ئێمەیەکێک لە کێشە گەورەکانمانەوەیە کە زۆر جار دایک و باوک تەلەفۆنە کاڵە دکتۆر خەریکە جەڵدەر لێمەدا گەرمەی خوێندنە گەرمەی ئیمتیحاناتە سەیرەکەم خەریکی پۆبجیە خەریکی فەیسبووکە خەریکی چاتینە ئەوەش بۆ خۆی حاڵەتێکی ترە کە بەداخەوە ئێمە ڕەنگە نەمانتوانی بە گرنگی بارودۆخەکە بە گەنج تێبگەێنین ڕەنگە نەمانگەیان بێت چۆن ئیدارەی کات بکات بەڕێوەبردننی کاتێکێ لە خاڵە گرنگەکانەکە زۆر گرنگە گەنجێک کە گەشتە 19 ساڵ بە من بە تۆ بە ڕاگەاندن بە حکوومەت بە وەزارەت ئەم گەنجە کە 18 ساڵە و خەریکە دەیخینە ناو کوردستانەوە خەریکە دەیخینە ناو بازارەوە خەریکەیتر هێواشیواش بەرەو زانکۆ و پەیوانگا دەینێرین بۆ شوکردن بۆ ژنێنان دەینێرین دەبێت ئەو گەنجەمان فێر کرد بێت چۆن بەڕێوەبردننی کات دەکات بەڕێوەبردننی کات ئیدارەت الوەقت یان تایم مەنجمنت کە بە هەر سێ زمانەکە بڕۆ سێرچی بۆ بکە لە جیهانە دەڵێ شتە گرنگەکانە یعنی گەنج کە گەشتە تەمەنی 18 ساڵ 19 ساڵ ئەگەر فێری هیچت نەکرد بێت دەبێت فێری ئەوەت کرد بێت چۆن کاتەکانی ژیانی بەڕێوە بەرێ بۆیە ئەوەش بخۆی حاڵەتێکی ترە قسەکەی جەناب زۆر ڕاستە جار وایە گەنجەکە خۆی ناخوێنێ گرنگی قۆناغەکە نازانێت گرنگی و هەستیاری ئەو بارودۆخە نازانێت معاناتی ئەو دایک و باوکە نازانێت کە 12 ساڵە 13 ساڵ ئەم دایک و باوکە چاوەڕی ئەم 15-20 ڕۆژن کە منداڵەکەیان بەرهەمێکیان هەبێت سەریان بەرز کاتەوە بڕوانامەیەکی هەبێت شتێک بەدەستبێنێت پیشەیەکی هەبێت نازناوێک بۆ خۆی بەدەستبێنێ بۆیە زۆر ڕاستە بەداخەوە جاری وایە گەنجەکەش گرنگی ئەو قۆناغە نازانێت ئەمەش ئەوەنی تر ماڵ و خانەوادەکان بێتاقەت و تووشی فشار و ناڕەحەتیان دەکات. دەستخۆش دکتۆرەوە زۆر گرنگ بۆ ئەو خاڵە با سەرکەوتن لە لایەکدانێن چونکو سەرکەوتن هەمیشە دڵخۆشی و ئەوانە بە دوای خۆی دادێنێ و لەوانەیە ئاهەنگ بگێڕن و شیرینی بڵاو بکەن کوڕەکەمان سەرکەوت و انشاءڵڵا کۆلیژی باش یان کوبەشی باش بۆی دەدەشێ ئەوەی تر لە بەرچاو بگرین کەسێک کە نەیتوانی ئەو خاڵانە بەدەست بێنێ کە خەونی پێوە دەبینی فلانە بەش لە فلانە زانکۆ بخوێنێ ئەو لەو کاتەدا چۆن ئەم بارودۆخە کۆنتترۆل بکرێ و ئەتمۆسفێرەکەی بگۆڕدرێ. ئێمە بەڕاستی لە کوردستانی خۆمانە و هەبێت لە خانەوادەکانیش تێبگەێنین و لە گەنجەکان جوانەکانیش تێبگەێنین نمرەی بەرز بە هۆکار نییە بۆ سەرکەوتن لە ژیانە یانێمە لێکدانەوەیکی هەڵەیە کە زۆر جار قەنەعەتێکی وا دروستە بێت لە لای گەنجەکە کە ئەگەر نمرەی بەرز بەدەست نهێنێت ئیتر تەواومانەیە وایە کەسێکی فاشلە لە ژیانە ئێمە دەڵێن زۆر جار من بە گەنجە جوانەکان دەڵێم هەوڵدان کۆشش شەونخوونی ڕاکەڕاک خۆهیلاکردن ئەمە لەسەر تۆیە بەڵام باقەکەی تر هەندێشتی تر هەیە لە دەستی من و تۆ دەرەچێت ئەچێتە دەست قەزا و قەدەر ئەچێتە دەست قسمەت و نووسیب ئەچێتە دەست ئەوەی کە بۆ کۆڵێت چارەنووست ئاوا بووە کە ڕەنگە بەو نمرێنێنی نمرەیەکی تر بێنی بۆیە مەسەلەی فەشەل و نەجاح مەسەلەی سەرکەوتن و ژێرکەوتن و فەشەلهێنان ئەمە بەڕاستی ئەم دوو چەمکە دەبێت گەنجە جوانەکان خاڵێکی زۆر گرنگ و مویمەکە لە ڕێی خانەوادەوە و هەر لە ساڵانی داهاتووشە لە ڕێی ڕاگەاندن و لە ڕێی پەروەردەوە ئەو خاڵە ڕوون بکرێتەوە کە گەر گەنجێکی جوان مەسەن من بۆ نمونە دەیگەڕمە دوێرە گەنجێک بە گریانەوە بە لوشکەلوش گریان و تەلەفۆنە کاڵە دکتۆر بە تەمای تۆپ بوو من ژیانم وێران بوو ئەڵم هەر بۆ خۆشی پێوتم گەنجە جوانەکەم ڕاستە تۆپ بەدەستێنانی پزیشکیەکان شتێکی خۆشە و چاکە و ئێمەش هەوڵمان بۆ داوە بەڵام بەدەستنێنانی پزیشکی بەڵگە نییە لەسەرەوەی کە تۆ سەرکەوتو نابێت تا بۆ خۆشی پێم وتم تۆزانی کوردەوڵەمەندەکانی کوردستان لە 100 پزیشک نین ئەزانی دەوڵەمەندەکانی شاری سلێمانی و هەولێر ئەو هەموو بینابەرزەکان لەوەچێ لە 100 دویان هی دکتۆر نەبێت هی مهندس نەبێت ڕەنگە هی خەڵکێکی تر بێت کە ڕاگەاندن کار بێت یان خەریجی کۆمپیوتەر بێت یان خەریجی سناعە بێت یان خەریجی تیجارە بێت خەریجی دارۆقسات بێت کەواتە ڕەبت نەکرێت تەنها کۆلێژ بە سەرکەوتنەوە. دکتۆر زۆر خۆشحاڵ بووم بێگومان ئێمە هەمیشە هەوڵ دەدەن دیدە پۆزیتیڤەکەی وەربگرین زۆر سپاس بۆ وشەکانت و ئەو خاڵانەی کە باست کرد زۆر جدین و زۆر پێویستە هەموو دایکێک و باوکێک بە تایبەتی قوتابیەکیش لەبەر چاو بگرێت زۆر سپاس بۆ کاتت دکتۆر بەختیار تاڵەبانی مامۆستای زانینگەهێ و هەروەها پسپۆرێک کێشەپێدانە مرۆڤی ji bajarê Slêmaniyê ji stûdyoyên me tu digelmebûyî bi hêviya rojeke xweş û pir geş bînî. Em bên behsam careke gelekî giring bikin hûn zanin aliyê Şingalê û jiyarî ve ku digê Rojavayê Kurdistanê devokeke wayî taybet heye vê ca hewl didin ew ê devokê wan xwendinan û wan gotinan hemûyî biparêzin vê carê biriya ekteriyê ve ku ekterekî bajarê Şingalê digel komeke dinya gencên Şingalê kultur û zarava Şingalê
بریا وێنێن لڤۆک و شانۆیان و کۆمکردنا پەژن و گوتنên مەزنان ئانکو گوتنên پێشیان هەوڵ دەدن و ئەvەیەکێ بپارێزن عەزیز ئەو کەسەیە کون هەڵ قەزا شێخان دژی نێزیکی هەمە ساڵێکەیە ڕۆژانە کارێ دروستکردنا وێنەیەن لڤۆک دکە vêcekam digel hevdû bizan bin nazîz çawa evkaran cam daye û kengî û digelkî dayer dest pê kirin kerem kin. Di navbera wî û Şingalê da bi dihan kîlometrin li hişte jî dil û hestên wî ji bo wargehê Babûbapîran lê didin. Ezîz di awerê de dijî lê li ser xizmetkirina ax û devoka Şingalê berdewam e. هلا ومرحبا نزاني بوميرين ارجع ورنم خلقنا ورنم طواري Ji bo vê mebestê jî bi dihan vîdeo wêneyên livok bi zaravê Şingalî belavkirine. سوسو از وان غرادة الكيدر دين مالنا خراب تهفشان غرادة بخوران بينا همو غرادة سفرينا بينا تشش فيدري خوشت الباد قوتن شنقالنا خوشا عمل كرسينا انها جواقي تابعية رابا ويستري مازم بدا ئارمانجا منە ڕیسی هەدەفا منە ڕیسی ئەوەکو ئەس vî karê deblecê dikim dengê xwe ta vîşme ser her dengê zaravê çiyayê me Şingalê û loxa me ya keltûrî ye Xwedê hema weke gotî min nixta xwe ya here rîsîtirê me daniye xizmeta milletê xwe yadî jî işlayê kartonan ve weke gotî ez rewşekê dime zarokê me Şingaliya neyê besê Şingaliya bitinê her kesekî vî zimanî fam bikî Digel Ezîz da komegadiniya gencên Şingalê hene. Ew birêya şanoyan û komkirina pejn û gotinên meznan zarav û keltûrê risanê Şingal diparêzin. Lê grûpê jîn de pêtivî bi harîkariyê û piştevaniyê ne. ئەو بخوا شانۆ نامەیەکە مەدوێم نامەیەکێ بگینە خەلکی خوا و خەلکی غەریب دەزانبن جەمل چ ئێشێ دەینا چ بە فیلما بێم گرروپەکە ئەکتەراینە نام گاینەیەک ئەم کارێ شانۆیەتکن و فیلماتکن و بخۆ هەلبەستێژی ئەم ئێشاخوا پێشی خەلکێتکن ما gelekî ji gotinên mezna gotinê ku bav û bapîrên me ji me re gotin û berî wan jî wan guh lêbûyî me heyne belkû me şêwekî aşkerayî me ji xelkê re nedayîne xweyakirin belkû me ev cîlê ku nûtê belkû van gotina nizanibê ez hewl didim wan gotinên mezna ez kom bikim da rojekê em karibin wan gotinê xwe bikine kitabek bikine tiştek شەڤک داری و بێدەنگ بسەر دەدێ ئەی خۆدایە من ئەس نزانم دوێ شەڤاداری و بێدەنگدا چەند کەس بگری و چەند کەس بکەنی دێ سەری خۆداننا سەر سینگێ vê jiyanê Herçanda demeke kurta van gencan dest bi vî karê hunerî kiriye lê ji ber xemxerî û ciwaniya nexşandin û bikarînena van zaravan karê ezîz û hevalên wî karvedanên mezin li pey xwe hatine û bûyîne cê dilxweşiya hejêkerê keltûrê Şingalê ji ber vê jî ew dixwazin girîgê bi nevî grûpî û berfirehtir bikin da ku bikaribin parastina keltûrê resanê Babûbapîra bikin. Nahar Şingalî Kurdistan 24 Qaza Şêxan Yani ev hewlên gencên me yên Kurd ji navçeyên Kurdistanê gelek pîrozin ji ber ku enha serdema sosyal medyaya û bêguman derfet ji Kurdekî re jî nehatiye rexisandin ku serdana hemû navçeyên Kurdistanê bike lê bi vî awayî dikarin me ji hevdû nêzik bikin û bêhter devokên me jî nêzîkî hevdû bikin heta ku Kurdekî ji kîja navçeyeka Kurdistanê be dema ku digel hevdû biaxivin lêk têgihiştinek hebe ji hevdû fêm bikin bizanbin neviyê ku dereye bêje me biriya filanê nekesî min nas kiriye ku li navçeya we filane filane tişt heye gelek xweş bû binêrîna min anha jî hevkarê min Mahir Şingalî ji bajarê dihokê wê digel me vê lê vê carê tu di nav Erdadê tu nav Wirzadê ev yê çi ye Mahir roj baş û ez bawer dikim cihê te wê îro gelek xweş bê kerem ke
باش گوڵستان بێگومان وی باە هێنەیەک ناوا بستاندا ناوا یعنی جوواکی گەلک خۆشە بڕاستی من دەماکو بستانێکی دوێنێ یەکسەر بەری چەند ساڵە تێبیرە خەڵکی شنگالە ئیرۆ دەست بچاندنێ کردیا ئیرۆ خەڵکی شنگال دەست بچاندنێ کردیا کارێ چاندنێ ژبەرکو بووە ژێ ژیاناوان یعنی سەرس پێدێ ئەم هاتنی حیان هاژی ئەف خەلک ناوبستاندا ینی ژیانەکە خۆش دەرباسکەم بوتنەوە خازم کو جوتیارێک بپرسم کاک حسێن ڕۆژ باش ئەم بەحسا کاری تا بکەن ئیرۆ کارە جوتیاریەوە بکەن باشە چەند بستان خۆشێ چەند کارێەوە مەلێ خێر هاتی سەرچاوە بوسانە بخۆدێ وەگەتە بۆی شتێکی خۆشە ئەمل نێفدا خۆشببییر هاتنێژی مەشغول بن پیڤ ما بوسانەوە بەرهەمێ مەچە باجانن تەماتەینە فلفلن کوندرە بەرهەمیێوان گەلێکی قەنجە بەس سوبنین ینی وی بستانی بۆش دەرێ ژیانەوە یعنی ئاوارە بوون و بستان خۆ ئاوارە بوون و بوسە هەماویمە شتێکی پێی ڕەبتی چەند ماڵ بێدەرێ ویکارد 15 ماڵ خەلکی شنگالە مش دوگورێنەوەش تڵقەسەبێژی هاین دڵام ینی کارێەوە چیە چل دەرێت چین بتریا کاریمە تەماتەینە ێ سەرێکی تەماتەیە باجانی ڕەشەیە فلێفل هەیە کوندر هەیە هەموو تشت هەمی ساڵ چاوە خودێ بەرهەم گەلێکی باشە بەس مخابنی بە سوبنی نایتە فرۆتن تشت یعنی تەماتە دێ بی سنۆغە تەماتە 10 کیلۆنە 10 کیلوە یەلە بری 20 دیناری بلی سنۆغاڤە لە سنۆغاڤالاژی 5 دیناریە جۆ دێدی 1000 دیناری چەند سعادەتە نابستان خودێ ڕۆژێ ما بگرە ساعت 4 ساعت تا 5 ساعتام ئیواری بتێن لێدەینە دژ سبەهی گەر کارن دوڕژە باشکی بخۆن تشتێک بلا سەرچاوان شوێنمە هەمی بەرە گولستان ئەمە بسالێکون ها ئەسنافدا تەماتەنە شوتینە یعنی هەر تشتێکی و وەرزێنا بەرهەمێ خومالیە شنگالیژی viyekê yanî şarazana çend salek û berî hatina Daeş derdorê şingal û Rabîa wê rexê yanî bi tir jiyana wan ser kare cotyarî bû îro jî yanî bi dihan xêzan ev erikê ji xwe re ew kirine da ku karibin jiyana xwe malbata xwe birêve bin kare cotyarî û şingalî gelek nêzîngî hevin ji ber ku şaraziyeka baş nav de heye belê براستی ما هر مخوشه بر همه خمالی لی دما کو تماته جید ناو ده هیا باجان سرهنه از بچکی شوک بومش بر کو یکسر حتی بیرم کو بازار بر همه نفخوی بتابتی تماته دوان چند روزن در باس بوده گلکتیک چوبو از هویدارم کو رو شوان باشتر به خلق بر همه خمالی بکرن زیاده تر جین کو تنا ورگرتن آن کو کرینش در وی کردستانه افکار من ماهر شنگالیش ده که گلک سپاس اشتران کوج نوا بخشه کی چند دنیه به ویاراجه که خواش و گشبین بی. لعلی کدین و جنبنا بحث نف باجر هولری بکنو هفکار من نورس جنوا هولری بتقل من بین نورس بیانی باش بابزانم لای تو چه هیا الجم تا چه هیا چه ایرو های دنوا باجر دا کرم که گلستان بیانید باش بیانی بینرانی کردستان 24 باش امرو روزی آساییه ل شهری هولری بو پی که است دوخی بازار هەمووی کراوەتەوە بڕیارش درراوە ینی ئێستا تەنیا لە کاتژمێر 12 شەو تا کاتژمێر 5 بیانی دوکان و بازار و شوێنە گشتەکان داخراو دەبن پێشتر تا کاتژمێر لە هەشتی ئێوارە تا 5 بیانی دەخایەن بەڵام ئێستا لە کاتژمێر 12 شەو تا کاتژمێر 5 بیانە بۆیە لە کاتژمێر 5 بیانیەوە بازار و شوێنە گشتەکان هەموو دەتوانن بکرێنەوە بەڵام بە مەرجی جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان و ڕێکارەکانی تەندروستی سەبارەت بە ئاماری توشبووان گوڵستان دەمێت چەند ئامارێک کە بڵاو کراوەتەوە ئاماژە بۆ بکەم کە ڕێژەی توشبوو بە شێوەیەکی گشتی 254 بە بەڵام ئەگەر باسی هەولێر بکەم بە تەنیا دوێنێ 85 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمار کراوە هەر دوێنێ 68 حاڵەتی چاکبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمارکەوتە ڕێژەکەیان زۆر جیاوازی نییە چ چاکبوون چ ئەوانەی کە توش بوون بەڵام حاڵەتەکانی مردن 5 حاڵەتی مردن لە هەولێر تۆمار کرا کە لە کاتێکدا ڕۆژی توانم بڵین 2 ڕۆژ لەمەوە بەرتەنایەک حاڵەتی مردن تۆمار کرا ئەمە سەبارەت بە دوایین ئامارەکانی ڤایرۆسی کۆرۆنا و توشبوون ڤایرۆسی کۆرۆنا گوڵستان سەبارەت بەو کار و چالاکەکانی کامڕۆ وا بڕیارە لە شاری هەولێر بەڕێوە بچێت من دەمەوێت بڵێم کاتژمێر 11 بەر لە نیوەڕۆ نەخۆشخانەیەک بەسەر دەکرێتەوە کە نەخۆشخانەیە کە دەست کراوە بە دروستکردنی بۆ چاودێری چڕە لەلایەن فرسە سۆفی پارێزگاری هەولێرەوە بەسەر دەکرێت کە دەمێکە کارەکانی دەستی پێکردەوە بۆ ئەو بڕیارە کاتژمێر 11 لەوێ دوای بەسەرکردنەوەی نەخۆشخانەکە
کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی ساز بکات سەبارەت بە دوایین ڕێکارەکان لەسەر بەرامبەر ڕوبڕوونی ڤایرۆسی کۆرۆنا و هەروە قسە لەسەر دۆخی تەندروستی ئێستا دەکرێت لەلایەن فرسە سۆفی پارێزگاری هەولێرەوە و کاتژمێر 12 گوڵستان بەڕێوەبەری فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی کۆنگرێت ڕۆژنامەوانی ساز دەکات بەانەبەری بەشەکانی پاسپۆرت و ئاسایشی فڕۆکەخانە سەبارەت بە چۆنێتر دەستپێکردنەوەی گەشتە ئاسمانیەکان و جێبەجێکردنی ڕێنمایەکان ئەمە کاتژمێر 12 دەبێت کە بۆ کەناڵەکانی ڕاگەاندراوە بۆ مەرجێک کە نیو کاتژمێر بەر لە وادەکە لە فڕۆکەخانە ئامادە بن و هەروە ئەمڕۆوە بڕیارە گوڵستان دەرمانی ڕووسی ئەو دەرمانەی کە دروست کراوە وەکو چارەسەر بۆ ڤایرۆسی کۆرۆنا ئەمڕۆ بڕیار بوو کە بگاتە لێر تا ئێستا دیارنی ئەمڕۆ دەگات یاخود سبەینێ دەگات زانیارەکان بۆن کە ئەمڕۆ دەگاتە هەرێمی کوردستان دو زانیاری دەمێ ئەو بڵێم کاتژمێر 6 ئێوارە کۆمەڵێک چالاکوانی مەدەنی هەڵدەستن بە دابشکردنی ماسک و دەستکەش بەسەر بازاردە بەسەر شوێنە گەشتەکان بۆ جێبەجێکردنی ڕێکارەکانی خۆپارێزی گوڵستان. بەڵێ نەورە زۆر شتت باز کرد بێگومان کۆمنتم لەسەر هەمویان هەبوو هەر شتێکت باز دەکرد خاڵێک شتێکم بەبیر داهاتەوە بەڵام ئەوەی زۆر سەرنجی منی ڕاکێشە کارکەرێک بوو کە لەوێ ئیشی دەکردیان باخەوانێک بوو خەریکی گوڵ و گیایەکە بوو لەوەیان دەرێ بەیانیش کە لە ڕێگە بووم دەهاتم بۆ سەر ئیش بەیانی زوو بوو ئەو دیمەنە سەرنجی منی ڕاکێشە بەجددی هەڵگرتنی ئەو هەموو نایلۆن و خۆڵ و خاشاک لەسەر ڕێگە ماندووبوونێکی زۆرە هیوادارم هاوڵاتیان جگەلەوەی کە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن پابەندی پاکراگرتنی سروشتی کوردستان بن زۆر سپاس هەفکاری من نەورە سژناوە باژارە هەولێرێ ji bo zaniyariyên te hêviya rojeke xweş. Rêca me behsa siruştê kir û me behsa hemû tiştî kir ez bawer dikim digel newres me behsa rewşa keşewayê kinan ku seqaya bajar û bajarokên Kurdistanê bêguman tê pêşbînîkirin ku pleyên germayê hîn jiyê niha bilêntir bibin rêca kam pevdûre bişopînin kerem kin. بجا هم تميل آلية بوزيتيف التشتاب ميزانين جي
بالا مرۆڤ دکشینەوە کەنجانن دەماک و کەرنتینە دەست پێکرد و قەدەغەیە چون و هاتنێەوەە بازارێک زێدە گەرم بوو ئەو ژی بازارە پایسکلان یا چون و هاتنێ بازارە سپۆرێ ئامورن سپۆرێ هەر تشتێک وێ گرێدای بڤێم ژارێبە ماژە باشووری کوردستانê an ku li vê derên herêma Kurdistanê me zêde şopand û me bi hevdûre dît ku çawa xelk zêdetir hewl dan ku vê bazarê gerim bikin vêce kes gavekê rûnim da ku ez vêm jarê ji were berdewam bikim hûn çi dibêjin niha jî li Ameda Bakurê Kurdistanê bazara payskilan gelekî gerim bû tevî ku double bûye heq an ku pereyê ku didin double bûye lê hîn jî xelk dixwazin ku payskilan bikirin heta ku sporeke encam bidin yek ji wan babatên balkêşî ku me bi hevdûre şopandê dî çend rojên derbas bû de an ku hefteya derbas bû de li bajarê Helepçe bû piştî çûna edakirina ferza li mêja serê sibî xelkê bajar derdiketin ji bo piyasayê ji bo sporê ev tiştekî gelekî baş bû niha jî li Amedê ev bazar germ û xelk dixwazin payskilan bikirin li belê heqê wan jî gelekî giran bû yeka di vê raportê de em bizanbin rewş çawê lê derê. Vîrusa koronayê rêvekir ku eleqeyên mirovan jî werin guherîn. Yek ji van mînakan jî bi karanîna baysikil an got dûçerxeyê ye. Di serdema vîrusa koronayê de hem ji bo xweparastinê û dûrbûna ji wesayîtên qerbalix hem jî ji bo werzîşê civak berê xwe dide dûçerxeyê. Ji ber vê yekê niha qada dûçerxe firoşiyê jî geşe. Esnafê bi navê Vedat Işıkçı ku 36 salin karê dûçerxeyê dike dibêje wî ti carî eleqeyekî ev qasmazin bo dûçerxeyê nedîtibû û dide zanîn ku karê wan îsal li gorî 6 mehên pêşî ên sala borî 2 qat zêdetir bûye. Bisiklete olan talep bu yıl virüsten dolayı ji ber vîrusa koronayê xelkê berê xwe de duçerxeyê. Di serdema vîrusa koronayê de me 1500 duçerxe firotin. Karê me 2 qetî zêde bû. Li vê derê duçerxeya herî erzan bi 1000 lîreyî ye ya herî biha jî bi 6500 lîreyî ye. Ji sala 1984 ve ez vî karê dikim. Min tu carî eleqeyekî ew qasî baş nedîtibû. Bi karanîna dûçerxeyê ji ber ku hatçoya nava bajêr sivik dike û hewaya bajêr paqij dike ji aliyê komeleyên xwezaparêz ve jî tê piştgirîkirin û xwezaparêz keyfxweşin ku di vê pêvajoyê de dûçerxe rastî eleqeyekî ev qas baş hatiye. Rêveberê komeleya dûçerxe û werzîşvanan a Tigrisê Alî İhsan Özaydın amaje dike ku dûçerxe yek jî nîşaneyên şaristaniyê ye. ku divê li Diyarbekirê jî bi karanîna dûçerxeyê belav bibe. Tabii insan ji ber pandemi sürecî de li malê man pir xwarin, kîlo senin, sağlığa me jî aslında xerab bû. Ji alîkî de me hem virüsê reviyan hem jî me sağlığa xera kir. Ji ber wî away bisiklet çiqat çe qîmeta wî jî tê fehm kirin. Hatta par jî mesela bisiklet sadece işe sebiya bû mesela bêjin dev bava sadece karnı hediyesi var sen. İyi peda inşallah insan 5 sal jevle soru, 6 sal jevle soru. Firoşkarê dûçerxeyan didin zanîn ku di sala 2020 de firotina dûçerxeyan ji sadê 15 zêde bûye. Gelek esnafan dûçerxeyên di destê xwe de hemû firotine. Xwezaparêz bank dikin ku eger eleqeya bo dûçerxeyê wisa bidome dê bibe bergiriyek bi bandor hember vîrusa koronayê. Dê pirsgirêkên hatçoyê kêm bibin û tendurustiya civakî jî bigihîje asteke baştir. Mahir Yüksel, Kurdistan 24, Diyarbekir. Her nêzîkî vê mij herîne dûr roj piştî rojê welatên cîhanê cexit ji xweparêzî û bikaranîn û bestina destkêş û demamkan dikin ji aliyan welatiyan ve dema ku derdkevne dervan ku têkil dibin. Bi şewazekî ku li wilayeta Kalîforniyaya Amerîka polîsên taybet bi navê polîsê koronayê hatine danîn erkêwan polîsan jî ewa çavderîkirin û hişyarîkirina hewlatiyan ji bo danîna demam ku cêbicêkirina hemû rêkarên xweparêziyê li vê wilayetê. Eger serpêçî jî bikin kesek serpêçiyê bike demamkê bikar neîne an ku destkêşekê neke destê xwe de dema ku li derve ye ew ê bêsezadan û nêzîkî $600 Amerîkî dibe. گوێمان لە ناوەکانی پۆلیسی ڕوبەڕووبوونەوەی تاوانەکان، پۆلیسی هاتوچۆ و پۆلیسی فریاکەوتن.
ئەمانە و چەند پۆلیسی تایبەت بە کۆنتڕۆڵکردنی یاساکانی دیکە ئاشنا بوو. بەڵام دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و کۆتایی نەهاتنی ئەم ڤایرۆسە پێدەچێت زیاتر لەوەی چاوەڕوان دەکرا گۆڕانکاری بەسەر ژیانی ئاسایی مرۆڤایەتی بێت. بۆیە لە چەند وڵاتێکی جیهان ناوی پۆلیسێکی دیکە دەبیستین بۆ ڕێنمایی پێدان و کۆنتڕۆڵکردنی تەشەنە نەکردنی ڤایرۆسەکە بە ئاگادارکردنەوەی هاوڵاتیان لەلایەن پۆلیسی کۆرۆنا. شاری وێست هۆلیوود هەوڵێکی نوێی بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وەک ڕێکار و ڕێنمایی دەخاتە گەڕ. ئەویش بە ڕاستپاردنی بەشێک لە پۆلیسی شارەکە بە ڕێنماییدان و ئاگادارکردنەوەی هاوڵاتیان بە دانانی دەمامک لە کاتی سەرپێچی کردنیش لە فەرمانەکانی ئەم دەستەیە لە پۆلیس بە سزای پێبژاردن سەرپێچی کاران سزا دەدات. بڕیارەکە بە ڕای گشتی لەگەڵ ئەنجومەنی شاراوانی لەگەڵ بەرپرسانی شار و تەندروستی دراوە. لەم خۆناقەدا تەنیا ڕێنمایی دەدەینە هاوڵاتیان کە دەبێت بەبێ دەمامک نەبن و لەوە دەچێگەر خەڵک پابەند نەبوو ئەوە پێبژاردنیان بەسەردا بسەپێنرێت. My name is Deputy Kim. We represent the West Hollywood Sheriff Station. We just want to inform you per government's order you're required to wear a mask in the city of West Hollywood. ئەم پۆلیسانە بەناو شەقام و کۆڵانەکانی شار دەگەڕێن و ئەو کەسانەی بێدەمامەکن هۆشیار دەکەنەوە کە دەمامەکەکانیان ببەستن و بڕیارەکە جێبەجێ بکەن کە لەلایەن حاکمی کالیفۆرنیا دراوە و سەرپێچی کارانیش بە بڕی 300 تا 500 دلار سزا دەدرێت. يعني 600 حتى 500 دولاري 500 جي براي 600 و 600 جي خوها 700 ولو لبكنها نا واكو هفكاري من قوتن ديارش 600 حتى كو 500 دولار أمريكية سزايوان كسن كو بابندي رنماين خو باريزي نابن ددما لجهن قشتي دل ولاية كاليفورنيا و بوليسن تايبت بكورونا هاتنا بلافكرن دنافها باجار ده لگور لکولین تازه هد ویدر بارده کوتنه بلاف کرن دوریه نفبره کسین آسایی دیگر توشبوی کرونا دیار دیگر لکولینه که تازه لگور وی لکولینه هاتیه کو جالین زاناین هر سزانین گهن تورنتو کانادا بلنگور لهندستان هروها کالیفورنیا امریکا اف لکولین انجام دانه دوژن دوریه دنفبره کسی نرمال و کسی توشبو کرونا نتنه 2 متر لبله زیادتری وی که جهش بر کودما کو دپشه که آن کتبیشمه و دما کود کخه او تشبوه کرونا دموده دوری دنباره نیوان نباره 3 متر حتی کو چند مترین دنجی او هودا آنکو او به چارج ورد بجم او این کودرت که بنده دما کم رفت بشکه گلکی زیادتر 2 متران دچه هروها قبرای وی که جی تنوک جرد بجن 18 حتی کو 5 میکرون دبا و هات که کو دگل یعنی قبرای تالا آنکو موکی پورا مروفجی والقاسي بچوك به مروف نبي نبچع خوش بلكو اف دكويدكا تنكا نبي نبچعوان لبلي دماكو مروف هنا سيدكشينه نفس دكشينه درت كباكو قالوا مروف كورونا قرتيه يعني هروها لغور لكولينا فان زاناياند بجن فيروسا كورونا دبلايا گرميا سهيده يا سيليزي رجيا شیداری جیته دگه 5 صدی جناب دچه وجا خود زانه دوی درباره ده حتی نهاجی چتکی پسند نینه جالی زانستی و لبلف حمول کلینن حتی ویگاویش و کزماورت کم الکردستانه اول رجالات نوین الهن افچهان 5 درباس کریه له اویک نهاتی خویا کرن گلو کرونا دپلین گرمن سیدیزی دجناب دچه یعنی نه بین بحثا سروش تبکن دبیجن سروش دای کام روایتیه بوها تبناف کرن سروش تکو لقو پوپنوینا هر وکک انکو هر گلوگیایک رولکا گرنگ دبینش درست کرن و هر وها زیاد کرنا و زیا ارنی و ام دکارن دناف مالن خدا چندین جوران دناف مال ده بخیو بکنو هلن لبلد و مروف زن به چه جوری هل بجاری دا کدناف مال خدا بکاربینه یک جوان جورن هری گرینگن گلوگایا او جیر وک انکو گای ریحانه کو بهالمجین انکو بهین کرنا بهنا وینا
دوانە ئۆکسیدا کاربۆن هەروەها ئۆکسیجن لە وزەیە ماڵێ زێدەتکە و دەماکو هەبدوو هەڵدمژن ئەوەیەکی ئۆکسیجینە زێدەتکە و هەروەها وزەیە ئەرێنی دناو ماڵێ دژی زێدەتکە ئەڤ ڕوەک ئانکو ئەڤگەیە دژە ئۆکسیدێکی بەهێز دناودا هەیە کو بتهبێتی ئەگەر تلماڵە خۆدەنێ دەبێت بەشێ باکووردا تدێنێ ئەvێ جهی ژبیرنەکە بەشێ باکووردا جۆرە دوێم ژی ڕۆزماریە ئەنکو کلیلە جەبەل ژێر دەبێژن ئەڤ ڕوەک کە گەلێکی بناوە بانگە کو گەلێکی باە ناومانێ پاقش دکە و مرۆڤان دپارێزێ ژەحرەبوونێ ئەنکو باە دناومانێدا ژەحرەبوونێ دپارێزێ هەروەها چه وزەیە کە زیان بەخش ناومانێدا هەبێ ئەوەی ژناو دەبێ و دلە ڕاوکەیان کو سترێسێژی کێم دکە و وەها دکە کو خەوا مرۆڤ و خواردنە مرۆڤژی gelekî rekûpêk bibe û bergiriya cesta û çalakên sûra xwînê jî bihêztir dike. Behsa corê sêyem bikin alovera. Ev babetên kom behez dikin gelekî hene di nava bazarên Kurdistanê de. Alovera bi gula asûdeyî tê naskirin ji ber ku bixwe wek aramî ji bo mêşk tê bikar anîn ji bo pêz jî gelekî baş e xanim gelekî bikar tênin ji bo mas. Divê li cihekî bêdanîn ku بکاربن bi berdewamî bêbihênkirin an ku jê nêzik bibe. Ya çwarem jî pês lîliye gula lîlî ev gul ji birî ku gelekî xweşik e bêguman ciwaniyeke serencrakêş heye sûdeke wê ya tenduristî jî heye ku bihna wêne di malê de wiha dike ku êş di nav laşê mirov de nemîne. Ev jî gula lîlî ye. هەروەک و دەستپێکە دەمەگوتی ئەمێ دەمژمێرەکە پر زانیاری و نوچە بە هەبدورە بشۆپێنن دەوان چەند خولەکاندا ئەم و دەمژمێرەدا ژ ڕۆژ باش بێجا بڤ ئاوایی ئەم گەهانە داویە پرۆگرامە خۆیان ئیرۆژیش بیرەکەن دە چەند ڕۆژن بێدەژی وەکێتنی ئەمێ بابەت و مژاران دگەل هەبدوو دەبشۆپێنن حتا ڕۆژەکەدن و جارەکەدن ببێنن دناوە خێر و خۆشیێدا و خاترێوە.